سڵاو بەڕێزان، لەم ئەڵقەیەدا دەمانەوێت باس لە هەڵبژاردن و شەرعیبوونی هەڵبژاردن دەکەین. وەک ئاشکرایە هەڵبژاردن لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و تەنانەت ئابووریشەوە کاریگەری زۆری هەیە لەسەر ژیانی کۆمەڵگە. لەبەر ئەوەی ئێمەش کۆمەڵگەیەکی موسڵمان نشینین، هەموو جارێک لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا چەندین پرسیار ئەو ڕژێندێ: ئایا هەڵبژاردن شەرعیە یاخود ناشەرعیە؟ ئایا حرامە یا واجبە؟ ئایا ئەمە تەقلیدی خۆراوای کافرە یاخود سنەتی ژیانە؟ چەندین پرسیاری تر. ئێمە لەم ئەڵقەیەدا هەوڵ دەدەین لە ڕووی شەرعیەوە وەڵامی ئەم پرسیارانە بدەینەوە لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر گەیلان تالەبانی. زۆر سوپاس بەڕێستان، خزمەت لێمەوە خۆشحاڵین بەم دەرفەتەوە بەم چاوبێکەوتنە. هەڵبژاردن ئەلبەت کارێکی ڕۆژانەیە بۆتە تەقلیدێک لە هەموو ژیانی با بڵێن سیاسەتی نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی، یعنی تایبەت نییە بە چینێک، بە کۆمەڵێک، بە شارستانێتێک. بەڵام ئەم پرسیارە دایم لای ئێمە ئەوروژێنرێت لە سەرەتای هەڵبژاردندا: ئایا هەڵبژاردن شتێکی شەرعیە یاخودنا؟ بەڵێ، سڵاو لە بەڕێست و لە بینەران و لە هەموو خۆشەویستان. بە ناوی خۆی گەورە، هەڵبژاردن وا دیارە کارێکە بۆ دنیا مەبەستە، بۆ ئەوەی کەوا خزمەت و مەسلحەت و بەرژەوەندی مرۆڤەکان لە هەموو بوارداوەک جەنابەت ئاماژەت پێدا هەموو ڕێکخرێتەوە تەنزیم کرێ. ئاینی ئیسلام طبعاً هەل یەکێک لەو بەرنامە گرینگانە کەوا تەشریعاتی بۆ داڕێشتووە، واتە ئەوەیەکەوە ئەوێ هەر وڵاتێک سەرکردەی خۆی هەوێ و ئەو سەرکردەیەش بە ڕێگای هەڵبژاردنەوە ئەنجام بدرێ. وطبعاً پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وآله وصحبه وسلم جگە لەوەی کەوا پێغەمبەر بووە، واتە سەرکردەی وڵاتی موسڵمانان بووە، و کاتێک کە هاتووە بۆ مەدینە و لەوێ وڵاتی ئیسلامی دامەرزراندووە، دەستوری نووسیوەتەوە لەوێ، و بۆ ئەوەی ئەو دەستورە حتا یەگەڵ غەیری موسڵمانانە وەکو جوولەکەکان و ئەوانەی کەوا موسڵمان نین ژیانەکە ڕێکخا تەنزیمی بکە. طبعاً پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر فەرمودەی هەیە لە بواری ئەم مەسەلەیە. ئەگەر بێت و دوو کەسیش بن، تەنانەت ئەبێ یەکێک ببێ بە برا گەورە بۆ ئەوەی کەوا تەنزیم و ڕێک و پێچی ئەو دەرچوونە با بڵێن جوان بێ. و تەنانەت ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر بێت و ئەمری خوای کرد بەیعەتی سەرکردەیەکی لەسەر شان نەبوو، ینی کەسی هەڵ نەبژاردبوو بۆ ئەوی کەوا بە باشی بزانێ بۆ خزمەتی وڵاتەکەی خاکەکەی، ئەوە ماتە میتەتەن جاهلیە، بەڕاستی ینی نەفامە، نەزانە، نە لە ئاین نە لە دنیا سەری دەرنەکردووە، چونکە قەزەی با بڵێن سەرکردە و هەڵبژاردن و قەزەی دەستنیشانکردنی کەسانێک بۆ بەڕێوەبردننی وڵات با بڵێن بە حەقیقەت زۆر بایخی پێداوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وصحبه وسلم لە سەرمەرگا بوو، خەمی ئەوەی بوو کەوا بزانە چۆن سەرکردە هەڵەبژێرن، چۆن دای ئەنەن بۆ ئەوەی کەوا ژیانیان ڕێک بێت. تەنانەت ئەیفەرموو با بڵێن ئەگەر ئەتانوێ حەز ئەکەن، یعنی خۆ پێغەمبەری خوا ساسەم معسوومە لە عەقیدە و بیر و باوەڕی ئێمەیە، ئەیتوانی کەسێ دەست نیشان بکا بڵێ با فڵان کەس بێ، بەڵام ئەوەی نەکرد. لەبەر خاتر چی ئەوەی نەکرد؟ چونکە خوای گەورە ئاەتی بۆ داگردووەتە خوارەوە دەفەرمێ و ئەمڕهم شوڕا بەینەهم، ینی بە مشاوەرەی یەکتریکردن، بە دەنگدان. بەو دەنگدانە کەسێک هەڵبژێرن بۆ خۆتان. جا تەنانەت هەتا برانی شیعەکە ڕقنە دەگرن، ئەبوایە ئیمامی عەلی بوایە، ئەبوایە بنە ماڵی پێغەمبەری خوا بوایە، درودی خوای لەسەر بێ. پێغەمبەری خوا ئەوەی نەکردووە، چونکە ئەسڵی ئەو دیموقراتیەت ئازادیە لە ئاینی ئیسلام هاتووە کە بۆ دنیاکە
خۆت ئارەزوی خۆتە چێ هەڵەبژێری چێداانەی شەرت نییە ئللا با بڵێن کەسێک بێ با بڵێن پێغەمبەر چەسبان بێتی یان هەر کەسێک بێ ئاستی چەند بەرز بێ ئەو بە زۆر دای بنابە سەر خەڵکەوە بەڵام ڕێگای هەڵبژاردننی ئەو سەرکردەیە ئەو کەسانە کە هەڵبژاردن کرا ملت بە خۆی بەرپرسایەتی هەڵدەگرێ ئیتر دەنگ بە چێ دەدا چێ باشە بۆ دنیاکەی وطبعا بۆیە سەحابەیش کە نمونەی مسلمانی جوان و کە یەکەم کەسن لە پێغەمبەر و لە ئیسلام تێگەیشتوونە و پاش وەفاتی پێغەمبەری خوا سەڵسەڵەم ئەوەنە بایخیان پێدا بوو هێشتا جەنازەکەی لەسەر زەوی بوو پێویستیان بەوە بوو گفتوگۆیان کرد کەسێک هەڵبژێرم بۆی ئەو کەسە بڕیاردا پێغەمبەر چۆن بنێژرێ لە چۆ بنێژرێ چۆن نوێژی لەسەر بکرێ حتا ئەو شتانەی بڕیاری تاکە با بڵێن سەرکردەی تیاوی پرسیارەکە لەم پرسیارەی بەڕێستەوە لەم وەڵامەوە من پرسیارێکم بۆی دێت ئەلبەت پرسیاری خەڵکی تریشە ئەمەی بەڕێزت باسیەکەی ئەوە دیاریکردنی سەرکردەیە بەڵام هەڵبژاردننی سەرکردە یا هەڵبژاردننی مەجلیسێک بۆ ڕاوێش لەکوێی ئەمانەیە جێ بێتەوە بۆ نمونە ئەبوو بەکری سدیق یان ئازانین لە 5-6 کەس عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێت دایئەنێت 5-6 کەس کە لێوە بن ڕازی ئەبن لەسەری ڕازی نابن هەندێکیان وەکو سەعدی کوڕی عوبادە ئەوانە بەس ئەمە لەگەڵ هەڵبژاردنا چۆن بێنینەوەیەک قوربان طبعا هەڵبژاردن وێنەی یەک جۆرێک نییە جۆرا و جۆرە نمونەی پێغەمبەر ساسەم کەسی دەست نیشان نەکرد فەرمووی چێ هەڵەبژێرن هەڵێبژێرن ئەمە یەک بەڵام بۆ نمونە ئەبوو بەکری سدیق خوالی ڕازی بێ یان ئیمامی عومەریش بە هەمان شێوە ئەمانە چەند کەسێکیان دەست نیشان کرد فەرمیان مەسەن 5 کەس لاندێ ڕیوای 7 کەس 8 کەس والحاصل هەر چەندێک بێ فەرمووی ئەمانە نمونەیەکی چاکن گومانیان پێ دەکرێت کە ئەمانە بکرێنە سەرکردێکی باش خۆتان لە ناو ئەم 7 کەسە ئەم 5 کەسەیە هەڵی بژێرم بزانە دەنگ بە چێدەن طبعا شێوازی هەڵبژاردن معنای وایە بەپێی ئەمانی کە لێکۆڵینەوە پێغەمبەر کە کەسی دەست نیشان نەکردووە و سەحابەیش چەند کەسێکیان دەست نیشان کردەوە بۆی هەڵبژێرێ قابلە بە گۆڕانکاری هەردووچی هەر دروستە هەردوو ڕێگاکە و بۆیە جاران هەتا لە وڵاتی خۆمان و شەرق ئەوسەط ئەو لە قانون و یاسایش قوربان ئەو جۆرە هەڵبژاردنە هەیە کە هاوڵاتیان خۆیان ڕاستە و خۆ بۆیان هەیە سەرکردەی یەکەم مباشر هەڵبژێرن و بۆیانیش هەیە مەجلیسێک هەڵبژێرن وەکو ئەندامی پەرلەمان با بڵێن ئەو ئەندام پەرلەمانە ئەبێتە نوێنەری خەڵکی لە ناو خۆیانە ئەوانە ئیتر جارێکی تر ئەوان سەرکردە هەڵەبژێرن و چێ بە باشی بزن زۆر باشە مامۆستاچینە مێژووی ئێمە ناو سیرە و ژیان نامی ئەسحاب و پێغەمبەر درودی خوای لەسەر بە ئەم پرسیارش بە عەرەزی بکەم ئێمە مەسەلەن سوننە ئەڵێن پێغەمبەر ئەبوو بەکری داناوە بۆی کە کردوێتی ئیمام و حەدیثێکی شەیە کە ئەبوو بەکر لە هەموو کەس شایەنترە بۆ ئەم بابەتە لەم لاوە شیعە ئەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر فەرموویەتی قەڵەم و کاغەزێکم بۆ بێن باشترێ بنووسم لەن تەزیلوا بەعدی بەڵام عومەر نەیهێشتووە وتێتی پێغەمبەر ئازاری مەرجی هەیە لێگەڕ يعني أنا نيشتي عليك بكاتا ولي خالي خليفة خوي يوم الغديرشمان هي يعني بس هو أبو بكر خو ما ما جمانة بيغمري خوا صلى الله عليه وسلم إما يعني عقيدة من ومستحيلة كسيكي بتسبانا وقوة من يعني لوانية جمان وأكري طبعا أم حديثة مبهمة مجمل نية تفصيل نية تۆ مەبەستی بەرامبەرەکەت لەوانەیە هەر یەکێک بە ئارەزوو خۆی بە بەرژەوەندی خۆی لەیەکی بداتەوە پێغەمبەر ڕەنگە مەبەستی ئەوە باە با بڵین ئالیەتی هەڵبژاردنەکەی زیاتر پوخت کردایەتەوە با بڵین یعنی چەند کەسێکی کەمی دەستنیشان کردایە بۆی زۆر نەبێ ئەو ڕێگایە زیاتر پەسەنگترە و جوانترە بۆیە سەرکردەکان ئەوەیان تێگەیشت بوون وەکو ئەبوو بەکر وەکو ئیمام عەلی وەکو ئیمام عوسمان کەسەکان ئەگەر بچووکتر بێ هەڵبژاردنەکە زیاتر سەرکەوتوو ئەبێ مەسەن تۆ لە چۆ بڵێ 4 کەس 5 کەس لە ناو ئەمەیە ئەمانە هەڵبژێرن لە چۆ با بڵێن بە کراوەیی زۆر ئەکا بۆیە کە بە کراوەیی بەجێ هێڵا کاتێکی خایان زۆر باشە مامۆستا پرسیارەکە بێ مەسەلا ئەهلی حەل و عەقد ئەمەش گرنگە بەلامەوە ئەهلی حەل و عەقد
چۆن سەیری بکەین ئەتوانین وەک پەرلەمان سەیری بکەین یا هەر مەسەن ئەمیر المؤمنین خەلیفە خۆی دائێنێ بۆ ڕاوێژ پێکردنیان خۆی ئەهلی حیل و عەقد ئەوەیە مەجلیسێکە ئەم مەجلیسە طبعاً پیاوی عاقڵ و دانا و پسپۆر و خاوەن با بڵێن لەم زەمانەی ئێمەیە شەهادە و علم و زانستی بێ بە حەقیقەت یعنی کەسێکی وا بێ سەر دەربکە لە سیاسەت و لە حەل و فەسڵ دا ئەو مەجلیسە بە حەقیقەت بۆی هەیە ڕاستەوخۆ سەرکردە خۆی دایبنا بەڵام ئێمە ئێستا بۆی هەیە بەعەکسەوە ملت ئەو دابنا ئەو مەجلیسە ئەمەی سەوامان کردووە لەم زەمانەی خۆمانایە ئەو مەجلیسە حەل و عەقد کەوا مەجلیسی پەرلەمانی پێ دەڵێن هەڵی دەبژێرین و ئەوان تاوتۆی مەوزوعەکان دەکەن زیاتر لێ ئەکۆڵێنەوە چی باشە و چۆن باشە و چێ دەست نیشان بکرێ بە حەقیقەت و طبعاً وڵاتانی دنیاش هەروە لەسەر ئەم نیزامە ڕۆیشتون هەتاوەکو سەی وڵاتی وەک ئەمریکا مەجلیسی شوخیە یعنی لە باتی بڵێ با بڵێن حل و عەقد بە زمانی مستەڵەحی ئاینیان پەرلەم ئێمە پێڵێن پەرلەمان ئەو مەجلیس شوخە پیاوی با بڵێن زانا و دانای تیا هەیە هەرچی شتێک بۆ مەسلحەتی وڵات و سیاسەت و بەرژەوەندی گشتی و عام بە باش بزانن ئەوان بڕیاری لەسەر دەدەن باڵێ ئەوە بە حەقیقەت باشە مامەسا با بێمە سەر تەوەرێکی تر کە بەلامەوە گرنگە ئەویش ئەوەیە لە زۆربەی کاتی انتخاباتەکانە کە چەندین نووسینی بڵێن نووسەرانی ئیسلامی عەرەب و غەیرە عەرەبیش کوردیش ئەلبەت هەر بە کاریگەری ئەو ڕەوتە توندە بەعزێکیان پێیان وایە پەرلەمان لاساییکردنەوە با دووش تۆمەتباریەکەن یەکەم لاساییکردنەوەی غەربە دووهەم شەریکدانانە بۆ خوا حەزەکەم بەڕێزت لە هەر سەر هەردووچیان تشکدانیت طبعاً ئەوانەی کە تونڕەون ئەم بابەتە وا باس دەکەن و ڕەئیان وایە هەڵەن لەبەر ئەوەی قەزەی تەکفیرکردن و تهمەتکردن ئەمە شتێکی گەورەیە لە ئاینی ئیسلامدایە ئەوان بەڵگەیانەوەیە کاڵەن پەرلەمان قانون دائەڕێژێ ئەو ئاەتانەوە من لەم یحکم بما أنزل الله فأولئك هم الكافرون طبعاً سەرەتا ئەم ئاەتە خوای گەورە بۆ موسڵمان دای نەگردووە ئێمە هەر ئاەتێکە بێ بزانین جارێ سەرەتا بۆچی دابەستەوە بۆی معناکەی جوان تێبگەین بە حەقیقەت ئەم ئاەتە لەسەر یەهود و نەسارا دابەستەوەکو ئیبن عەباس و هەموو سەحابەکانی پێغەمبەری خوا دەفەرمون و ئەما یەهود و نەسارا مەبەست ئەوە بوو خوای گەورە لە ڕێگای کتابەکانیانەوە ئاماژەی دابوو کە پێغەمبەری ئاخر زەمان هەیە ئەو حکمە خۆیان لە کتابی خۆیانە جێبەجێیان نەکرد یعنی خوای گەورەیەنێتەوە بیریان ئەڵێەوە کار بە حکمەکەی خوا بکەن لە کتابەکانی خۆتانە ئەگەر بەو حکمە هەڵنەسن و ئیمانی پێنێنن ئەوە کوفرە بێ بە نسبەتی ئاینەکەی خۆتانەوە ئەمە ئیلاقەی بە پەرلەمانەوە نییە هاتوون ڕەبتی ئەکەنم ئاەتانە یەگەڵ پەرلەمان بە حەقیقەت خۆی بریتیە لە چی با بڵێن بریتیە لەوەی کەوا مەجلیسێکە بە حەقیقەت ڕاستە یەکێک لە کارە سەرەکیەکانیان ئەوەیەکەوە قانون دابنن بەڵام ئەم قانونە لە چوارچێوەی یاسای وڵاتی موسڵمانەکان ئێمە لە وڵاتی عێراق دەژین بە کوردستانی شۆعاید کە بە عێراقا بمانوێ نەمانوێ واقعە فلە یاسا و دەستوری عێراق بە حەقیقەت ئاینی ئیسلامی هەڵبژاردووە یەکەم خاڵ و ناوێ هیچ قانونێک ڕاستەوخۆ نەک لە ئیجتیهاد و تەویل و ئەو شتانە ڕێتیاچێ ئاساییە زۆر ئاساییە بەڵام ڕاستەوخۆ مباشر ئەگەر پێچەوانی شەریعەتی ئیسلام بێ ئەم دوانە کۆتایی بە مەسەلەکە هێناوەکەوا پەرلەمان شتێک ناکا پێچەوانی با بڵێن ڕاستەوخۆ قورئان و سنت بێ بەڵام هەندێک کەسێ فقهی نەخوێندووە وردبین نییە لە هەموو ئاڕائە فەقهیەکان بە حەقیقەت ئەو یەک ڕەئیە فەقیهی لای ئەو پەسەنگە وا ئەزانێ ئەگەر بێت و ئەم قانونە ئەم یاسایە ئەم پەرلەمان لەسەر ئەو ڕەئیە فەقیهە ئەگەر ئەو قانونە دانەنا وازانێ پێچەوانی قورئان و سنەتە ئەمەی شتی وانە پەرلەمان قانون مەسەن قانونی مرور دانێ قانونی زەریبە دانێ قانونی با بڵێن بەعام
إقامة وباسبورت ومانا ومانا هلا إسلام أخو دينه وشيء يعني بله لا قصد ما قر حتى أقل بواري أحوالي الشخصي شاهد أحوالي الشخصية صار لصار شريعة إسلام لصار شريعة إسلام أمي دوام لبواري مثلا هندي سزادان يعني أوان كابيل حدود وأمدورشتانا اما با نمونيك تبون لسردم امامي عمر خوالي راجل كاولا مكز للصحابيه زيادتين نقشتوا القران والسنه الرونا اشكراي بمتواتر حكمي دزبريني دزير راقر امام عمر هو معناني يجب قران ناك بو فرميت شونك ام يا ساي اسلام هموي بيكو بس راوتو يك لو خالاني كهاتو ابي ايمي ولاتي مسلمان قوتو رزقي دوا هاولاتي همو دابين بكين امانيان بو دابين كين نيلين برسي بي لهم بواري قدايا لو كاتي كوا كز برسي نبو كز يدزيكر او كاتا اوس زايد فرمي من بس ما سهل لا توانم منوتي ام شتبكم لبر اوين قواعد الشريعه تشتريها كبيوتر توقيفي حدود بالي يا ايقافي وساندني لبر هر هو بيت يعني بالي هو كاخا بس مويا كراي قردوه معناني ايماني بينيه خو باشا ام برلمان و ام د صلاه خو نيبلي باوري بينه به بلام هنديك شت هيا بابلين بيكو بس راوتو استا ام ولاتو هم ولاتغان ناتوانن بحقيقتها مو يا ساكان توبي قوتي دوا فرد منالي بابلين ام هولاتي انا هم دال اما الزحمه فلبر او امام عمر رايقر بحقيقه يعني هندي بوتشون هيا المؤلفه قلوبهم دا بشكرتني سوادي عراق امانهم الراقرتو عمر يعني بالي كخنيمي بلين مجاهدين زور راسته زور او خل دقيق قراني شاتو بلام امانه حمي جيغاي تشيا اجتهاداتا فام اجتهاد بحقيقه كواكراوه لهندي بوار بلم للسطا لواني بينز اجيني لهندي بوار راجيراوه معناني امانه ايمانيان بيني وبيتشوان فتوناتواني بمعنى بلي كافر لكاتيك دايا همو اواني هل دبجير ديم مسلمان باوريان بديني اسلام هيا وزانایان فرمیانه حتی اگر بیتو تو حکمك بس باورت به به وكو بابلين نتواني جيب كي تطبيقين كي نتواني بيبلي كافر بحقيقة او حكم لبواري كفر ايمانا او فتوى زور باش ما مثلا اي بابلين دليلي اوانيك على حرام او كفر وشركه والله وكو بس ام دليلية اي هنن اي رجينن وتأويل كان يشغلت كردوا قرآن بحقيقات تو نابي بابلين هموكس توانا اوينيه تفسيري بك او بيني يكسر آياتك بي بس دقي ظاهرك اللي يقبداته وتوا برايو قرآن بياني أبي حتى إسا الصحابة آية عارب نبون لقرآن آية خندو جوان تناغن أي بوا خواهي قورب بوبا بيغمري فرمو لتبين للناس ما نزل إليهم علمي بياني أبي تفسيري قرآن هندي علوم أبيه هموكس تواناي أوينية فزانايان كاللي يقدان ويان بوكردو أو آياتانا شمولي كفرناك بالنسبة مسلمانانوا بالنسبة أويك وأمبرلمانوا چونك بحقيقة أمانة هموي مسلمانن باوريان بخواهي شاهتمان أهينن وكسي إنكاري أو چند حكمي كي بچوك أوانيا نكردوا لسطع لوانيا بينز بيان نزبيه كي كم تربيه بلكو لبرهندي هو كار نتوان بس ما مثلا أوانش تشترلن ألان طول البرلمان مجبوري جني شو غير مسلماني شال بجري كألان أواهر حرامة تا زول زناني أمستردمش ألان نابجن بشيت برلمان ويا تا محاماتي شبكات مسألة خلافية ما مصلا مسيحي أو تشون يعني ما مصلا مسألة كي خلافية لأبواري تيجشتني حديثة كي بيغمري خواه صلى الله عليه وآله وصحبه وسلم كاتي كفرموي بيغمري خواه عليه الصلاة والسلام هر كسيك بابلين ما بس دي سركردية كم بابلين إما عقيدة مسلمان الله سركردية كم بابلين لسركردية كم كحاكمي مطلق به همو بريارة كان لجير دسي خوي بي لو كاتب برلمان نبي تكون إما نظام أنواع معناه سركرديك هبه مباشر قانون وأمر وراو ببه قران وبو برلمان وبو وزيران بو هيت شتي حاكمي مطلقية كم بس أويك وحرامي كرو بيغمري خاص كجنبه كجنبه بمرجك يعني بنظامي قصدم بنظامي تي او كاتيش نظام برلمان نبي وزارة نبي خوي قانون دانا خوي امريكا كل في كل بي اويان اسلام بابلين عليت منعي كردوا اما
حتى ئەگەر سەرکردەیەکە بۆکو ئیمڕۆ سەرۆک وەزیرانی ئافرەت بێ سەرۆکی جمهوریە ئافرەتێک بێ شمولی ناکە حەدیسەکە بۆ لەبەرەوەی ناتوانێت بڕیارێ بداگەن نەگەڕێتەوە بۆ پەرلەمان معنای وایە حەدیسەکەم ئەوە شمولەکان نەک ئەمەی تریان مامۆستا بەشی دووەمی ئەم پرسیارەم با بڵین وا پێشەوەی تخوا پرسیارەکەتکەی ئەمجا ئەگەر بەوە جائیز بێ بۆ پەرلەمان و بۆ وەزیارەت و بۆ سەرۆک هەمووی جائیزە و هیچ زۆر کێشەیەکی باشە بەشی دووەمی پرسیارەکەم لەسەر ئەو بوو کە ئەڵێن ئەمە لاساییکردنەوەی غەربە باڵێ وەکو بڵین موالاتە وەک بڵین کە با بڵین شکستە لە بەردەمی غەربە تۆ وەرگرتن لە سەقافەتی تر ئەمە شکست دوو خاڵ وەڵامی ئەمە ئەدەمەوە یەکەم من بەڵگەم باس کردکەوە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا سەحابەکان یەکێوەکو ئیمامی عومەر مەجلیسی تەشکیل کردبوو ئەم مەجلیسە بڕیارەکان ئەوان بڕیاریان دەدا ئەمجا ئەم پەسەنگی دەکرد با بڵێن کە وتمان مەجلیسی حل و عەقد ئەمە یەک دووەم حتا فەرەزەن بڵێن ئەوە چاومان لە غەرب کرد ئەمە چ بەڵگەیەک لەسەری هەیە کەوا چاولێکردنی غەرب لە 100% بۆ هەموو شتێک کە حرامە جایز نییە ئەوە هیچ عەقلێکی ساغ و سەلامەت ئەم بڕیارە حکومەدادا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ پێچەوانی مەسەلەن غەیری دینەکان مەبەستی لە خودی عەقیدە و دینەکەیە لە ئوموری عیبادەتە یعنی مەبەستی نوێژی خۆمان هەیە لەوەیە چاوی لێ مەکەن مەبەستی ئەو شتانەی کە حرام و حەڵال لای خۆمان لەوانە چاویان لێ مەکەن لەبەر ئەوەی کەوا ئێمە خۆمان حەڵال و حرامە ئەمما لە بواری ئیشی تری دونیاییدایە زۆر ئاساییە شتێ جوانیان هەیە ئێمە بۆ تەکنەلۆجی ئەوان هێنین مانای وایە بەکاری هێنین لەوەیە حرام مامۆستا کاتڕاومانێ پرسیارێکی کە تەورەیەشتر کە بەلامەوە گرنگە ئەمەوێ باسی بکەم کاتم زۆر کەم ماوە ئەوە خۆپاڵاوتر و دەنگدانی بڵین کاندید کە خۆی ئەپاڵەوێ منی دەنگدەر کە دەنگەیم ئایا بەچێ دەنگ بم لەسەر چ ئەساسێک لەسەر ئەساسی ئەوەی کە دکتۆر مەسەلەن گەیلان تالەبانەی ئەمامەی بەسەر و مامۆستایە و شارەزایە لە دینە و لەبەرەوەی پیاوێکی دینیە دەنگی پێ بەمیان لەسەر ئەوەی کە ئەم پیاوە شارەزایە لە بواری سیاست و اقتصاد و کەفاەتێکی ذاتی هەیە ئەگەر لە دینیشا زۆر بەقوتنێت چۆن جا لەسەر مەسا حیزبێکی نیشتیمانیە حیزبێکی دینیە ئەمانە زۆر کێشەی دروست کرد مامۆستاگیان ئێمە با بڵێن بە حەقیقەت ئەوەی کەوا پێوەەر بێ پێغەمبەری یوسف عەلەیه السەلام دوو شتی کردووەتە پێوەەر بە نەسی قورئان عولەمای فەرمیانە ئەوانە پێوەرە اجعلنی عەلی خەزائین الأرض ئەو خۆی داوای پۆستێکی کردووە بۆەوەی کەوا ڕازی بن لەسەر ئەم پۆستە واتە ئەم چییە یەکەم ئەمین بێ دەستپاک بێ سمعەتی یعنی با بڵێن زۆر گرینگە سمعەتی ئەو مرۆڤە یعنی متمانەی پێ بکرێت کە خیانەتکار نەبێ متمانەی پێ بکرێتکەوا دز نەبێ پەرجین ئەمە یەکەم دووەم با بڵێن حەفیظ یعنی با بڵێن علمی هەیە علمی لە بواری ئەو شتەیە هەیە خۆ ئێمە قەزەی پۆست لە وڵاتەکەیە هەمووی ئاینی نییە هەتا ئێمە بەس مامۆستای ئاینی هەڵگرین من چی ئەزانم لە بواری اقتصادا چی ئەزانم لە بواری مەسەلەن با بڵێن ئەموری هەندێک سیاسەتایە لە بواری شتی ترایە بە حەقیقەت هەچ کە اختصاصی خۆی هەیە ئەوە قەیدی نییە تۆ مەسەلەن با بڵێن ئەگەر مامۆستایەک ئەزانی ئەمینە لە بواری ئیشێکدایە بمبورە مەبەستم مامۆستای ئاینی نەبوو مەسەڵەن حیزبی ئیسلامی پێمان ئەڵێ ئەگەر دەنگنەی بە من شکاتی لە یەکەم لای خۆ وەڵای ئەوە ڕەواتکردنە مەبەستم وەکو مەلایەک نەبوو مەسەڵەن حیزبی ئیسلامی خۆر ئەفەنی وەکو من قاتی لەبەرەوە سمێڵی تاشێ و وەڵای من نوێنەری خۆم بێ دەنگ بێ بە من وەڵاهی ڕاست نییە ئەوە بۆ خۆی با بڵێن بازار خۆی پێ گەرم دەکا با بڵێن باشە خێرە ئەوانەی ئەوان دین و ئیمان بێ دەنگیان پێ بدەیت ئەمانەی ئەمان کوفر و دەڵالەت بێ لە هەمان کادایە لە هەمان پەرلەمان دانشن لە پۆستەکانی تر هەمووی خۆپۆستی ئاینی نییە بە حەقیقەت هەمان موچە وەردەگرن هەمان هەموو مشتەرەکن لە هەموو بوارەکاندایە بۆڵێ بەس دەنگ بدە من ئەوە بازار گەرمکردنە مەسەلەی سیاسەتە مەسەلەی سیاسەتە عیلاقەی بە دینەوە نییە بە حەقیقەتی یانی فإمام ابن تەیمیە فەرمی خوای لێ ڕازی بێت ئەڵێ ئەگەر بێت و تۆ کەسێک زانید باشە بۆ بواری دنیاکەت ئەمە خۆ بۆ ئاخیرەت نییە ئەمە سیاست و هەڵبژاردن بۆ دنیایە ئەڵێ ئەگەر کەسێک زانید باشە بۆ دنیاکەت دادپەروەرە
و ئیشی جوانەکە پسوەرە لە بواری ئیشەکەی خۆدا با فاسقیش بێ ئەوە ئەولاترە لە مسلمانێک هەڵی بژێری بزانی درۆزنە حاشا لە ڕووی جەنابتان بزانی کەوا خیانەت ئەکا ڕاستگۆنیە ناشارەزایە مەسەلەن فتۆ بڵێ قەینا بڵێ وەرە دەنگ بە ئێمە بدە بەڵام ئەوەیان خەتەرە بڵێ دەنگ بە ئێمە ئیمانە ئەوە تەمسیل دینەکە دەنگ بە کەسێکی تر بدەی وەڵا کوفر و ضەلالەتە بە حەقیقەت ئەمە یاریکردنە بە دین و ئیمام سوفیانە فەرمی ئەڵێ وەڵای دنیا کۆ بکەمەوە بە دۆڵ و زۆرنالێ بدەم لە دەرگای خەڵک پێم خۆشترە لەوەی درۆ بکەم بە ناو دینەوە و دین بکەمە بەرژەوەندی بۆ خۆمە. بمبورە مامەستا کاتەکەمان ڕاوینین ژنا گفتوگۆ لەگەڵ بەڕێستا زۆر سپاس دەکەین ئازێتمانایی بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینا کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.